شرفی کوردستان ڕێکخراوەنەتەوە یەکگرتووەکان قونسوڵ خاڵە و نێنەردەی وڵاتان لای هەمووتان ڕوونواش کرایە دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان لەم ئان و ساتەدا پێویستی بە پشتگیری و سەپۆرتی نێودەوڵەتیە بۆ بەردەوامی جێبەجێکردنی داوەڕەوەکانیان ئێمەش وەکو چالاکوان و چین و توێژەکان لە باشووری کوردستان وێرای پشتگیریمان بۆ خوشک و برایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان شەهید ژینە ئەمینی وەکو سمبوڵی ئازادی و چەوسانەوەی خەڵک دەناسێنین لە دەست کۆماری ئیسلامی ئێران لێرەوە بەڕوونی بۆ هەموو لایەک ڕای دەگەێنین ئەوەی لە ڕۆژهەڵات ڕوودەدات پەنگ خواردنەوەی زامێکی نەتەوەییە نەوەک لە چک بۆیە خوێنی دەیان و سەدان شینە دەکەینە هەوێری ئازادی و ئازایەتی بۆ کوردستان بۆیە ئێمە لە باشووری کوردستان هەمیشە باوەشی خەڵکی ڕۆژهەڵات و هەمیشە باوەشی خەڵکی ڕۆژهەڵات و هاندانیان و پشتگیریان بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستان کە بەیانیە لە بیر ناکەین و پێویستە بەردەوامی و شێوازی تر بگرینە بەر بۆ پشتگیری ڕۆژهەڵاتی کوردستان زۆربەی شارەکانی کوردستان و ئێرانی گرتەوە خەڵکی وەزاڵە هاتوو بە دیتنی دیمەنەکانی ناخەژێنی ژینە لە نەخۆشخانە و دواتریش بە بیستنی هەواڵی گیانبەختکردنی سەرەتا لە شاری سەقز و لە کاتی ئەسپەردەکردنی تەرمی ژینە تووڕەیی و بێزاری خۆیان لەو کردەوە نامرۆڤانەیەی کاربەدەستانی کۆماری ئیسلامی نیشاندا دواتر شارەکانی دیکەی کوردستان پشتیوانیان لە سەقز کرد و سەرنجام زۆربەی شارەکانی ئێرانیش بەو خرۆشانە جەماوەریە پەیوەست بوون هەروەها لە چەند ڕۆژی ڕابردوودا دەیان کەس شەهید بوون و بە سەدان کەس بریندار و دەست بەسەر کراون کوردستان ئەم جارەش سەلماندی یەکدەنگ و پشتەستور بە ئیرادەی لاوانی تێکۆشەری پێشەنگایەتی بزوتنەوەی ژینای نیشتمان دەکات ئەمە لە کاتێکدایە هەموو خەڵکی ئێران لەم ڕۆژانەدا دژ بە زوڵم و زۆری دەسەڵاتداران و دژ بە کوشتنی بەناحەقی کچە کورد ژینای تەمەن 22 ساڵ لە شاری تاران هاتوونەتە سەر شەقام و بە خۆپێشاندانی مەدەنی و هێمنانە ناڕزایەتی خۆیان دەردەبڕن و دەکوژرێن هەر ئێستا کە ئەم کۆبوونەوەیە بەڕێوە دەچێت هێزەکانی ڕژیم بە چەکی قورس کوردستانیان گەبارۆداوە و چەندین ژن و منداڵ و خەڵکی مەدەنیان خەڵتانی خوێن کردووە ئێمە وەکو چالاکانی مافی ژنان و چالاکانی مەدەنی و سیاسی ڕۆژهەڵاتی داوا لە هەموو ناوەند و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و دام و دەستگاکانی باشووری کوردستان دەکەین بە هەموو هێز و توانایانەوە پاڵپشتی لە ئاخێزی جەماوەری کوردستانی ڕۆژهەڵات بکەن وێ ڕای مەحکومکردنی ئەم کردەوە قیزەونانەی ڕژیمی ئێران چاوەڕوانی ئەوەین لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە ناڕزایەتی دژ بە سیاسەتە نامرۆڤانەی کۆماری ئیسلامی و سەرکوت و کوشتاری بەناحەقی خۆپیشاندەران دەنگ هەڵبڕن و ئاورێک لەو خەڵکە مافخوازە بدەنەوە و دژ بەو سیاسەتە ژنکوژە بێنە دەنگی دەست بەسەر کراوان و برینداران بین دەنگی بنەماڵەی شەهیدان بین لە کۆتاییدا سەرخۆشی و هاوخەمی خۆمان لەگەڵ بنەماڵەی شەهیدان و بنەماڵەی ژینە ئەمینی دەرەبڕین و دڵنیایان دەکەینەوە کە ئێمە پاڵپشتیانین و درێژە دەری ڕێگایان دەبین کۆمەڵێک لە چالاکانی مافی ژان و چالاکانی مەدەنی و سیاسی کوردستانی ڕۆژهەڵات ئەمە خەڵکی کوردستانی سووریە وە قیادە پارتی دموکراتی کوردستانی سووریا ئەمە هاتنە لەبەر ئامادە بوونە لە پێشەیە ئێن ji bo şermezarkirina şehîdbûna Cîna Emînî. Cîna Emînî ew şehîdê Kurd û Kurdistanê ê çar parça Kurdistanê ye. Em hatine li vê derê xelk kombiye wek dawetname ji ragandina partî derket em hatine kombîne li vê derê. Em dibêjin xwepêşandinê milletê Kurd li Kurdistana Îranê xwepêşandina milletê Kurd li Kurdistana Sûriye li Tirkiye li Iraqê ye. Yani hemî beşê Kurdistanekî yekin ji ber wê em hatine vê derê milletê Kurd giyek e. Yani tu carê cudabûn û der ferq tune mabênê
کردستان روش آوا و کردستان عراق و کردستان ترکیه و کردستان ایرانه ام هاتنا دیسا هاتنا الفداره ام شرمزار دکن و کشتنه دکن بی 7 روز 8 روز نیرو در باست به لسر خواب شاندنه ایران لکردستان ایران و ایران چه دبن ام هیفینا بسر کوه ام هیفینا بسر کوه و خواب شاندنه در دجی رژیم ستمکار رژیم زوردار رژیم دیکتاتوری ایرانه ام هیفینا ملت کرد لکدار بسر کوه سرکفتنا کردستانیه تنا ئەمڕۆ وەکو دەبینین کۆمەڵانی خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر زوڵم و زۆریەکی زۆردا کە کۆماری ئیسلامی بەهۆی حکمی کە بە زۆر بەسەر کۆمەڵانی خەڵکی ئێراندا داسەپاوە ماوەی 43 ساڵە بە حکمی زەرب و شەلاق و هێزەکانی خۆی کە دەتوانێت بیهێوێت خۆی لە ناو خەڵکی ئێراندا بسەپێنن بەڵام بە خۆشحاڵیەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی ئەم 43 ساڵە هیچ کات و هیچ وەختی حاضر نەبووە سەر بۆ ڕژێمی ئاخوندیدا بنوێنێت و ئیسێش کە خەباتەکە خەباتێکی ڕەوا و پرشنگدارە بە پێشەنگایەتی ژن بۆ هۆی شەهیدبوونی خوشکە ژینا ئەمینی کە چەند ڕۆژ لەوە پێش لە شاری تاران زۆر بە شێوەیەکی درەندانە شەهید کرا کۆمەڵانی خەڵکی کوردستان و لاوانی خەنگەرمی ڕۆژهەڵاتی کوردستان تەواوی بەگشتی هەستان و هاتنە سەر خیابان بۆ پشتیوانیکردنی لە ژنانی خۆیان چونکە لای ئێمە ژن بە مانای ژیان ئازادی دێت هەچ کاتێک تا سەرچاوی ژین ئازاد نەبێت کە ژنە هیچ وەختێ ڕۆڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆڵ نادەن لەو کارێکی کردوانەوە ئێمە وەک گەلانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەرگیز ئەو هەرگیز حاضر نەبوون و حاضر نابین کە سەر بۆ ڕژێمی ئاخوندیدا بنوێنین لە ماوەی ئەم چەند ساڵە کە خەبات دەکەن و خەباتی ڕەوای گەلی کورد لە پێناو ڕزگاری بەدەستێنانی مافی گەلی کورد و زیاتر لە پێناو بەدەستێنانی مافی ژنان بووە چونکە ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران بە تایبەتی لەژێر زوڵم و زۆری و ناحەق و نەعەداڵەتێکی یەجگا زۆردایە و ئێماوە گەلی کورد کە هەمیشە پێشەنگی ئەو خەباتە بووین و داوامان لە ڕزگاریکردن بۆ گەلانی ئێران کردووە سەردەمانێک کە حیزبەکانی ڕۆژهەڵات و بە تایبەت حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە داوای مافی دموکراسی بۆ ئێران و خودمختاری بۆ کوردستان دەکردووە ئیسێ دروشمەکەی بۆ ئێرانێکی دموکراتیکی فیدراڵ گۆڕیوە بەو مانایە دێدە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان سەرچاوەی ژیانەکەی کە ژنە دەبێ ئازاد بێت قەتاکو ژن ئازاد نەبێت ناتوانین بەویست و داخوازی مافی نەتەوەکانمان بگەن چونکە ژن نیوەی کۆمەڵە و لەوە گەورەتر دایکی کۆمەڵگاکەشمانە خەڵکی بە شەرەفی کوردستان و خەڵکی ئێران بە تایبەتی ئیسێ لە دوای شەهیدبوونی ژینا ئەمینی هەستاونەتە سەر پێ و ئیسێ دوروشمەکان بەوە دەڕۆن کە نمان و ڕۆخانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانیان دەوێت خەڵکی باشوور ez vê çendê vê prosê şermezar dikim çünkü em hemû kiçên Kurdîn û em hemû xelkê Kurdistanîn nabît kiç wekû însaniyet bête kuştin çünkü yek pêş ew em Kurd bin em însanîn hiç newekî ve nabît kesanê bêde salat û xwedî azadî nabît bête kuştin û nabît destî lê dirêjkin û webkin ku bêne kuştin çünkü em hemû mirovekîn selvê zemînî li hemû rêze êkûdû bigirîn û pêk ve azadî ewal li Îranê te rûydan ne bêjin bû ayinî û hîcab û van tişte ev azadî ye ev çandîn sala wekû bindest ew ken yanî zûr û zûrdarî dersûk dikene serê wan û ku nabît ewha nabît ewha mirov azad e mirov li dîv bîrû ra û bîrû boçûnê xwe diçît ne kes zûr û zûrdarî wekû ew tu babek zûr û zûrdarî kiça xwe ji mal asê ket û kiçeke nerahet bît û neşidî hedefa xwe û armanca xwe bikevît îla em hemû wekû azadî bijîn wekû çûn zelam azad e îla wesa jinîş azad bît هەر کات کۆماری ئیسلامی هەوێت قەت لە ئام بکات کوشتار بخاتە ڕێگە ئینتەرنێت لە خەڵک قەتەکە مۆدام ئینتەرنێتەکانیان مۆبایلەکانیان تەلەفۆنەکانیان هەمووی تات کۆنتترۆڵە خەڵکی ئێمە زۆر لە شارەکانی ڕۆژهەڵاتە بریندار هەیە زۆر زەخمی هەیە زۆر کەسی کوشتووە لە ماوەی چوار ڕۆژە ئێمە سەدان شەهید درراوە سەدان کەس دەست بەسەر کراون کە هیچ دەنگێکیان نایێتە دەرەوە تکا دەکەم بەتایبەت لە خەڵکی هەر ئەو سێ پارچەکەی تر ئێمە دژایەتی ئاین ناکەین ئێمە دژایەتی ئیسلام ناکەین ئێمە تەنیا خوازیاری سێکۆلاریزمین ئێمە ئەمان هەوێت دین لە سیاسەت جودا ببێتەوە ئەوە تەنیا شتێکە کە ئێمە ئەمان هەوێ مافی مرۆڤایەتی مافی ئینسانە کە بە خەڵکی ئێمە بدرێ وەکو هەموو ئینسانێکی تیکە خەڵکی ئێمەش مافی هەیە ئەوە بۆ شاری کۆباریمە ئەم پیشەوانی بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دکن کوردستان هەرو یەک وڵاتە ڕۆژاوا باکوور باشوور ڕۆژهەڵات یەک وڵاتە بژی کوردستان سلااف ji xelkê me rojhelat ra bên berdewam bikin her bijîn her hebin em li piştwana xelkê Rojava û hemû çerparçeyê Kurdistanê û her hebîn her bijîn.